زانایانی سەلەف پێمان دەڵێن من عرف الله استراح، هەر کەسێک لە ژیانیدا خوای پەروەردگار وەکو خۆی بناسێت ئەوە لە ژیانیدا ئیسراحەت دەکات، دڵی ئارام دەگرێت و ئاسوودە دەبێت. بۆیە ئینسان لە ژیانیدا زۆر هەوڵدات کە خوای پەروەردگار وەکو خۆی بناسێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێت ئەمن لە هەمووتان چاکتر خوای پەروەردگار دەناسم و لە هەمووشتان لە خوای پەروەردگار زۆرتر دەترسم. کەواتە ئینسان هەتا وەکو چاکتر خوای گەورە بناسێت وەکو خۆی، بێگومان چاکتر خوای گەورەی خۆش دەوێت، چاکتر بەندایەتی بۆ دەکات و چاکتر لە خوای پەروەردگاری خۆی دەترسێت. بێگومان ئینسان ئەگەر بێوێ خوای پەروەردگاریش بناسێت، چاکترین شت بریتیە لە ناسینی ناو سیفەتەکانی خوای پەروەردگار. چاکترین شت بۆ ئەوەی کە ئینسان لە خوای پەروەردگار شارەزا بێت، خوای پەروەردگار وەکو خۆی بناسێت، بریتیە لە ناسینی ناوەکانی ئەو پەروەردگارە، بریتیە لە لێ حاڵی بوون لە ناوەکانی خودای پەروەردگار. بۆیە بە پشتیوانی خوای پەروەردگار چەند ناوێکی خوای پەروەردگار باز دەکەین بۆ ئەوەی چاکتر خوای پەروەردگار بناسین. بەڵام ئەوڕۆ بە کورتی بەر لەوەی بچینە سەر ناوەکان باسی فەزڵ و گەورەیی ناوەکانی خوای پەروەردگار دەکەین. بزانین فەزڵ و گەورەیی ناوەکانی خوای پەروەردگار چۆنە و چەندە. دواتر باس لە چەند ناوێکی خوای پەروەردگار دەکەین بەو ئومێدەی هەمومان چاکتر خوای گەورە بناسین بۆ ئەوەی کە چاکتر بەندایەتی پەروەردگارمان بکەین. یەکێک لە فەزڵ و گەورەیی ناوەکانی خوای پەروەردگار ئەوەیە ناسینی ناوەکانی پەروەردگار گەورەترین هۆکارە بۆ ئەوەی کە ئینسان بچێتە بەهەشت. وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم إن لله 99 اسما 100 إلا واحدة. خوای پەروەردگار 99 ناوی هەن. جا دەفەرمێت من أحصاها دخل الجنة. ئیمامی بوخاری ئەو فەرمایشتەی ڕەوایەت کردووە، دەفەرمێ هەر کەسێک ناوەکانی خوای پەروەردگار لەبەر کات، ناوەکانی خوای پەروەردگار بناسێت، لەما ناو مەبەستەکەیان حاڵی بێت، پێیان بپاڕێتەوە لە خوای پەروەردگار، ئیش بە ناوەڕۆکی ناوەکانی خودای پەروەردگار بکات، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە. کەواتە لە فەزڵ و گەورەی ناوەکانی خودای پەروەردگار ئەوەیە کە ئینسان ناوەکانی خوای گەورە بناسێت، لەبەریان کات، لەما ناو مەبەستیان حاڵی بێت، ئیش بە ناوەڕۆکی ناوەکانی خوای گەورە بکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو کەسە بەهەشتیە و دەچێتە بەهەشتەوە. خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. دووهەم لە فەزڵ و گەورەیی ناوەکانی خودای پەروەردگار ئەوەیە گەورەترین کاریگەریان هەیە بۆ دوعا گیرابوون، بۆ ئەوەی کە ئینسان بە ناوەکانی خوای گەورە بپاڕێتەوە، دوعای ئەو کەسە قبول دەبێت. خوای گەورە دەفەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها. خوای پەروەردگار خاوەنی هەرە ناوە جوان و ناوە بەرزەکانە، پێمان دەفەرمێ بەو ناوانە بپاڕێنەوە و داوا لە خودای پەروەردگار بکەن. لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە کە فەرمایشتێکی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێغەمبەر گوێی لە پیاوێک بوو کە دەپاڕایەوە و دوعای دەکرد بە ناوەکانی خودای پەروەردگار. دەیفەرموو اللهم إني أسألك، ئەی خوای پەروەردگار داوات لێ دەکەم، أني أشهد أنك أنت الله، شاهدی دەدەم ئەی پەروەردگار کە تۆ أنت الله لا إله إلا أنت الأحد الصمد، شاهدی دەدەم بەوەی کە هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە شیاوی پەرستن بێت بێجگە لە تۆ ئەی پەروەردگار. بەناوی الأحد الصمد دەپاڕایەوە، الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. پێغەمبەر گوێی لە پیاوێک بوو کە ئاوا بەو شێوازەیە دەپاڕایەوە. جا پێغەمبەر فەرمووی لقد سألت الله بالاسم الذي، ئەتۆ بەڕاستی پاڕایەوە و داوات کرد بە ناوێک کە ئیذا سئیل به ئەعطا، ئەگەر بەو ناوە هەر کەسێک بپاڕێتەوە بە شەرت و مەرجی خۆی ئەوەی کە داوا بکە خوای پەروەردگار پێی دەدات.
وفرمووی وإذا دعي به أجاب وهر کەسێک بەو ناوانە بپاڕێتەوە هەر دوعایەک بکە خوای پەروەردگار دوعایەکەی گیرا دەکات. بەران چەند گرنگە فەزڵ و گەورەی ناوەکانی خودای پەروەردگار. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم بەو پیاوەی کە بە ناوەکانی خوای گەورە دەپاڕایەوە بە الأحد الصەمەد دەپاڕایەوە فەرمووی هەر کەسێک بەڕاستی بە ناوێک پاڕایەوە ئەگەر ئینسان بەو ناوە بپاڕێتەوە خوای گەورە دوعای گیرا دەکات داوای هەر شتێ بکات خوای پەروەردگار پێی دەدات. کەواتە داوا بکەین بە ناوەکانی خوای پەروەردگار بپاڕینەوە بۆ ئەوەی کە ئینسان چاکتر دوعایەکانی گیرا بێت. ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئینسان دوعایەکانی باشتر گیرا ببێت. سێهەم لە فەزڵ و گەورەی ناوەکانی خودای پەروەردگار ئەوەیە هەر کەسێک ناوەکانی خوای گەورەی خۆش بوێن لەگەڵیان تێکەڵ بێت خوای پەروەردگاریش ئەو کەسەی خۆش دەوێت. ئایا ئینسان ناتەوێت خوای گەورە تۆی خۆش بوێت؟ ناتەوێت ببیە خۆشەویستی خوای پەروەردگار؟ بێگومان هەموو کەسێک دەیەوێت، بەڵام گرنگ ئەوەی ئینسان هەوڵ بدات. جا هەر کەسێک ناوەکانی خوای گەورەی خۆش بوێن خوای پەروەردگاریش ئەو کەسەی خۆش دەوێت. با گوێ لەو فەرمایشتەی پێغەمبەر بگرین صلی الله علیه وسلم کە دایکمان عائیشە بۆمان دەگێڕێتەوە و ئیمامی بوخاری ڕێوایەتی کردووە و فەرمایشتێکی صحیحە. دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم پیاوێکی نارد لەگەڵ فەوجێک لەگەڵ کۆمەڵێک خەڵکدا کە دیارە چوون بۆ غەزا و بۆ جیهاد و تێکۆشان. دەفەرمێ ئەو پیاوەی کە پێغەمبەر ناردی لەگەڵ ئاو فەوجێدا کاتێک کە بەرنوێژی بۆ دەکردن ئیمامەتی بۆ دەکردن هەموو جارێک لەو نوێژانەی کە بە دەنگ دەخوێندران لە دوای ئەوەی کە هەندێک قورئانی دەخوێند سوورەتی ئیخلاسی لە کۆتاییەکەیدا دەخوێند قل هو الله أحد کە هەمووی ناو و سیفەتی خودای پەروەردگارە. دەفەرمێ ئەو پیاوە هەموو جار لە کۆتایی نوێژەکەیدا سوورەتی ئیخلاسی دەخوێند. جاز هاوڵان پێیان سەیر بوو کاتێک کە هاتنەوە لای خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاریان کرد و عرضیان کرد گوتیانەی پێغەمبەری خوا شتێکی ئاوا ڕووی داوە ئەو پیاوە کە ناردت لەگەڵ ئێمەدا هەموو جار لە نوێژەکەیدا لە کۆتاییدا سوورەتی ئیخلاسی دەخوێند. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سەلوه لأي شيء يصنع ذلك پرسیاری لێ بکەن تاخوا بۆچی وای کردو هۆکارەکەی چییە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری دەکرد عادەتی وا بوو هەر لە خۆ یەکسەر حکمی بەسەر شت دانەدەدا تا پرسیاری نەکردایە. گوتی پرسیار لەو پیاوەی بکەن بۆچی وای کردووە هەموو جار سوورەتی ئیخلاسی لە کۆتایی نوێژەکەیدا خوێندووە. کاتێک کە پرسیاریان لەو پیاوە کرد ئەو پیاوە وەڵامی دایەوە فەرمووی لأنها صفة الرحمن لەبەرەوەی سوورەتی ئیخلاس سیفەت و ناوی خودای پەروەردگاری تێدایە بۆیە فەرمووی وأنا أحب أن أقرأ بها بۆیە ئەمنیش پێم خۆش بوو ئەو سوورەتەیە لە کۆتایی بخوێنم چونکە ئەو سوورەتە سیفەت و ناوی خودای پەروەردگاری تێدایە پێم خۆش بوو هەموو جار لە کۆتایی ئەو سوورەتەیەدا لە کۆتایی نوێژەکەمدا ئەو سوورەتەیە بخوێنم. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فأخبروه أن الله يحبه دەی هەواڵ بەو پیاوە بدەن مادام ئەو پیاوە سیفەتەکانی خوای گەورەی خۆش دەوێت مادام ئەو پیاوە ناوی خوای گەورەی خۆش دەوێت سوورەتی ئیخلاسی خۆش دەوێت پێغەمبەر فەرمووی هەواڵی پێ بدەن خوای پەروەردگاریش ئەو پیاوەی خۆش دەوێت. دەیکەواتە خۆشەویستی ناوەکانی خودای پەروەردگار برام دەبێتە هۆکاری ئەوەی کە خوای پەروەردگاریش ئێمەی خۆش بوێت با ئێمەش لە ناوەکانی خوای گەورە حاڵی بین ناوەکانی خودای پەروەردگار لەبەرکەین خۆشمان بوێن ئەو کاتەیە دەبینە خۆشەویستی خودای پەروەردگار خوای گەورە بمان گەڕی لەو جۆرە کەسانە. چوارەم لە گەورەی و فەزڵی ناوەکانی خودای پەروەردگار ئەوەیە کە ئینسان ئەگەر بپاڕێتەوە و داوا بکە بە ناوەکانی خوای گەورە هەرچی ناڕەحەتی و دڵتوندی و ناخۆشی و ناڕەحەتی هەیە خوای پەروەردگار لەسەر ئینسانی نادەدات. ئەو کەسەی کە دڵت توندە ئەو کەسەی کە لە ژیانتدا مرتاح و بەختەوەر و دڵ ئاسوودە نیت کە ئێستا زۆر خەڵک ئاوایە ئەو دوعایە بخوێنە ناوەکانی خوای پەروەردگار بخوێنە و لەبەریان کە بەهۆی ئەو ناوانەوە دڵت ئاسوودە و کامەران دەبێت برام. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی خۆیدا بۆمان باز دەکات دەفەرمێ ما أصاب أحدا قط هم ولا حزن هیچ ئینسانێک هیچ کاتێک هیچ بەڵا و موسیبەت و ناڕەحەتی و دڵتوندیەکی توش نەبووە ئللا بەو دوعایە بپاڕێتەوە
ئەو دڵتوندی و ناخۆشی و ناڕەحەتی لەسەر لا دەچێت. ئەو دوعایە چییە؟ بریتیە لەو دوعایە کە ئینسان دەپاڕێتەوە بە هەموو ناوەکانی خودای پەروەردگار. ئەو دوعایە ئینسان پێویستە فێری بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات بۆ ئەوەی هەموو ئینسانێک ئەو دوعایە فێر بێت کە دەفەرمێت اللهم إني عبدك. ئینسان ئاوا بپاڕێتەوە بڵێ ئەی خوای پەروەردگار ئەمن بەندەی تۆم، ابن عبدك ابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك أسألك بكل اسم هو لك. ئەی پەروەردگار دەپاڕێمەوە بە هەموو ناوە جوانەکانت، بە هەموو ئەو ناوانەی کە تۆ لە خۆت ناون، بە هەموو ئەو ناوانەی کە تۆ هەتن ئەی خوای پەروەردگار. ئەنجا سميت به نفسك أو علمته أحدا من خلقك أو أنزلته في كتابك أو استأثرت به في علم الغيب عندك. زۆر ئاسانە برام ئەی گەنجی بەڕێز مسلمان، زۆر ئاسانە کە ئینسان ئەو دوعایە لەبەر کابزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەصفیدا چ دەفەرمێت کە ئینسان دوعا بکات بە هەموو ناوە جوانەکانی خودای پەروەردگار بپاڕێتەوە بڵێت ئەی خوای پەروەردگار بە هەموو ناوە جوانەکانت داوات لێ دەکەم، ئەو ناوانەی کە ئێمە دەیان زانین، ئەوانەی کە لە لای تۆ نەهێنین ئێمە نایان زانین، بێجگە لەو نەوەت و نوێیانەی کە خوای پەروەردگار هەنی بە چەندین ناو لە لای خوای گەورەکە بۆ ئێمە ئاشکرانی خوای پەروەردگار خاوەنی چەندین ناوی دیکەشە. ئەنجا بپاڕێتەوە بڵێت ئەن تەجعل القورئان ربیع قەلبی. ئەی خوای پەروەردگار قورئان بکەیە بەهاری دڵم، ونور صدري وبيك ماي روناكي دڵمی پێ ڕووناکەیەوە بەهۆی قورئانەوە، وجلاء حزني وذهاب همي. بپاڕێتەوە ئینسان بڵێ ئەی خوای پەروەردگار ئەو قورئانە بکەیە بەهاری دڵم، بیکەیە مای ڕووناکی دڵم، و هەرچی ناخۆشی و ناڕەحەتی و غەم و هەم هەیە لەسرم لادەی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إلا أذهب الله همه وحزنه. إلا خوای پەروەردگار دڵتوندی و ناڕەحەتی و خەم و خەفەتەکەی لەسەر لا دەدات، وأبدله مكانه فرحا. و لە شوێنی ئەو ناخۆشی و ناڕەحەتی و دڵتوندیەیەدا خوای پەروەردگار خۆشحاڵی و کامەرانی و ئاسوودەیی دەخاتە ناو دڵ و دەرونیەوە. هەبرام چەند گرنگە ئینسان بە ناوەکانی خوای گەورە بپاڕێتەوە، داوا بکات خوای پەروەردگار هەرچی ناخۆشی و ناڕەحەتی هەیە لەسەر ئینسان لای دەدات. برام با نمونەیەکی واقعیش باسکەین لەسەر ئەوە کە گەنجێکی فەڵەستینی بۆمان دەگەڕێتەوە لە دوای ئەوەی کە دەچێتە وڵاتێک، لەوێ پرۆسەی هاوسەرگیری و خێزان بەیەکەوە دەنێت. دوای ئەوەی کە دەڵێ ویستم سەفەرکەم بۆ وڵاتی خۆم بەڵام خێزانەکەم بەتەنیا بوو، ئەو گەنجەیە دەڵێت خێزانەکەم پێی وتم ئاخر ئەگەر ئەتۆ چۆیەوە بۆ وڵاتەکەی خۆت ئەمن بەتەنیا لێرە چ بکەم، ناڕەحەت دەبم، مەترسیم هەیە، دڵم تون دەبێت، ئەمن چ بکەم بەتەنیا لێرانە. ئەو گەنجە مسلمانە دەڵێ لەسەر پارچە وەرەقەیەک سوورەتی ئیخلاسم بۆ نووسیوە لەگەڵ لا ئیلاهە ئیلا الله و چەند زیکرێکی دیکە. گوتم هەر کاتێک ناڕەحەت بووی، هەر کاتێک دڵت توند بوو، ئەو سوورەتەیە بخوێنە کە هەمووی ناو و سیفەتی خودای پەروەردگارە، ئەو زیکرانە بخوێنە، خوای پەروەردگار دڵت ئاسوودە و کامەران دەکات و ترس و مەترسی و ناخۆشی و ناڕەحەتیت لەسەر لا دەدات. بۆیە ئەو گەنجە دوای ئەوەی دەڵێ کە ڕۆیشتمەوە بۆ وڵاتی خۆم کە هاتمەوە، خێزانەکەم یەکسەر گوتی دەمەوێ مسلمان بم. دیارە کە پێشتر مسلمان نەبووە. گوتم بۆچی، چۆن مسلمان دەبی، چۆن قەنەعاتت کردووە؟ گوتی وەڵڵاهی هەر کاتێک کە تۆ لە ماڵەوە نەبووی، ئەو سوورەتەی کە بۆت نووسی بوومەوە، ئەو زیکرەیە کە نووسی بووت لەو پارچە وەرەقەیەدا، هەر کاتێک ئەوانم دەخوێن لە نیوە شەودا لە تاریکایی شەودا مەترسیم لێ دەنێت، دڵم ناڕەحەت دەبوو، دڵم تون دەبوو، بەڵام کاتێک کە ئەو سوورەتەیەم دەخوێندەوە، ئەو زیکرانم دەخوێندەوە، یەکسەر دڵم ئاسوودە دەبوو، هەرچی مەترسی هەبوو لەسەرم لا دەچوو. بۆیە دەڵێ بەڕاستی ئێستا دەزانم ئەوە لە خواوەیە، هی ئینسان نییە. بۆیە ئافرەتەکە مسلمان دەبێت و دەبێتە مسلمان. برام ئەوەش نمونەیەکی واقعیە ناوەکانی خودای پەروەردگار کە ئینسان پێیان بپاڕێتەوە و داوا لە خودای پەروەردگار بکات، خوای پەروەردگار دڵی ئاسوودە و کامەران دەکات و هەرچی ناخۆشی و ناڕەحەتی هەیە لەسەر ئینسانی لا دەدات. ئەنجا پێنجەم لە فەزڵ و گەورەی ناوەکانی خودای پەروەردگار ئەوەیە کە شەیطان نایێتە ماڵێک کە ناوی خوای پەروەردگاری تێدا هێندرا بێت. بەرام ناوی خوای گەورە چەند گەورەیە، کە چوویەوە ماڵەوە ناوی خوای گەورە بێنە،
کە هاتیە دەرەوە لە ماڵەوە ناوی خوای گەورە بێنە برام کە چوویەوە سەلام کە ئینسانی وهەیە عادەتی نییە کە دەچێتە سەفەریش دێتەوە ماڵەوە قەت سەلام ناکات برام ناوی خوای گەورە بێنە سەلامی خوای پەروەردگار لە ماڵەوە بکە کە چوویە دەرەوە کە هاتیەوە کە نانت خوارد ناوی خوای گەورە بێنە شەیطان نایەتە ماڵەکەتەوە برام پێغەمبەری خوای دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا دخل الرجل بيته کاتێک کە ئینسان هاتەوە ماڵەوە چۆ ناو ماڵی خۆیەوە ئەنجا فذكر الله عند دخوله کاتێک کە دێتەوە ناوی خوای پەروەردگار بێنێت وعند طعامه کاتێکیش کە نان دەخوا ناوی خوای گەورە بێنێت پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قال الشيطان شەیطان دەڵێ چی دەڵێ بەڕاستی لا مەبیتە لەکم ولا عەشا نەشوێنی مانەوەم لەو ماڵەدا هەیە و نەنان خواردن و بەشی من لە ناندا لەو ماڵەیە هەیە مادەم ناوی خوای گەورەی تێدا هێنرا بێت برام ناوی خوای گەورە چەند گەورەنە برام ناوی خوای گەورە بێنە شەیطان نزیکی ماڵەکەت نابێتەوە نزیکی دڵ و دەروونت نابێتەوە برام شەیطان نایەتە ناو ماڵت کە فەسادی هەمووی لەوەیدا پەیدا دەبێت کە شەیطان بێتە ناو ماڵی ئینسانەوە و وەزوەسە بۆ دڵ و دەرونی ئینسان کات خوای گەورە پارێزرامان کات بە چه ئەوەلا دەچێت بە چی شەیطان لێمان دوور دەکەوێتەوە بەهێنانی ناوی خودای پەروەردگار لە کاتێکدا کە ئینسان دەچێتەوە ماڵەوە و نان دەخوات برام ناوەکانی خوای گەورە چەند گەورن ئەنجا شەشەمین و کۆتەهەمین لە فەزڵ و گەورەی ناوەکانی خودای پەروەردگار بریتیە لەوەی کە ئینسان ئەگەر ناوەکانی خوای گەورە بناسێت لەگەڵیان تێک هەڵبێت چاکتر لە خوای پەروەردگار دەترسێت چاکتر بەندایەتی بۆ دەکات بۆچی ئینسان هەتاوەکو زانابێ بە خوای گەورە هەتاوەکو خوای گەورە چاکتر بناسێت لە ڕێی ناو و سیفەتەکانیەوە بێگومان خدای پەروەردگار چاکتر دەناسێت چاکتر بەندایەتی بۆ دەکات هەمومان دەزانین خوای پەروەردگار هەیە بەڵام هەمومان وەکو خۆی خوای پەروەردگار ناناسین برام لەگەڵی تێکەڵ نەبووین لەلامان نەبووتە یەقین بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت ئینەما یەخشە الله من عیباده العولەماء ئەو کەسانەی کە زۆر لە خوای پەروەردگار دەترسێن ئەو کەسانن کە زانان کە خوای گەورە چاک دەناسن نەک عیلمیان هەیە عیلمێکی ڕوت ئەو کەسانەی کە خوا ناسن لەگەڵ خوای گەورە تێکەڵ بوون چاکتر خوا دەناسن لە هەموو کەسێک چاکتر لە خوای پەروەردگاری خۆیان دەترسن بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم أنا أعلمكم بالله ئەمن لە هەمووتان چاکتر خوای گەورە دەناسم وأشدكم له خشية ولا هموشتان زیاتر لە خوای پەروەردگار دەترسم کەواتە ئینسان تا چاکتر خوای گەورە بناسێ بێگومان چاکتر خوای گەورە لە خوای گەورە دەترسێ و بەندایەتی بۆ دەکات ئەنجا یەکێکیش لەو ڕێگانەی کە ئینسان خوای گەورەی پێدەناسێت بریتیە لە ناسینی ناو و سیفەتەکانی خوای پەروەردگار برام لە کوردەواریدا قسەیەک هەیە دەڵێن لەوەی بترسێ لە خوای ناترسێت بەڵێ لەوەی بترسە کە لە خوای پەروەردگار ناترسێ و لە خوای پەروەردگار بێ ئاگایە بەڵام ئینسانێک لە خوای پەروەردگار بترسێت بەڕاستی ئینسان لێی ناترسێت بۆیە یەکێک لە زانایان بە ناوی ئەبوو سولەیمان دەفەرمێت هەر کاتێک ترس لە دڵی ئینسان دوور کەوتەوە بەڕاستی دڵ و دەرونی ئینسان خراپ دەبێت وهروها محمد رات النابلسي قوتيتي رأس الحكمة مخافة الله براستي صلبوبي كارزاني وحكمته لزاني بريتيا لا ترسان لخداي پروردگار يعني چی ترسان لخواي پروردگار يعني إنسان وابد دستي نشيته هيج حرامك يعني إنسان وابد لخواي پروردگاري خوي بترسه هيج حرام وقدغ كراوك نكاد قدغ كراوكاني خداي پروردگار نشكينيد تەماشاکەن پیاوچاکان و زانایانی ئێمە چۆن بوون ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت لە کاتێکدا کە موژدەی بەهەشتی پێدرا بوو لە کاتێکدا کە ئەفزەڵ و گەورەی ئەو ئوممەتە بریتیە لە ئیمامی ئەبوبەکر لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام جارێکیان بەلای باڵندەیەکدا دەڕۆیشت تەماشای باڵندەکەی دەکرد و دەیفەرموو ئای خۆزگە بە خۆت چ نیعمەتێکت لەگەڵدا کراوە دەخۆی و دەخۆیەوە هیچ شتێکت لێ ناپرسرێتەوە خۆزگە وەکو تۆ بام بەرپرسیار نەبامە و هیچ شتێکم لێ نەپرسرابایەوە پرسیارم لێ نەکرایە بۆچی لە ترسی خدای پەروەردگار بەرام ئاو قسەیەی دەکرد بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله لە ڕۆژێکدا کە حەوت تاقم لە ژێر سێبەری خدای پەروەردگاردا حەشر دەکرێن لە ڕۆژی قیامەت
دفرمي يكيك لو كسان أو كسيكا ورجل طلبته امرأة ذات منصب وجمال إنسانك پیاوێ گەنجێک کە ئافرەتێک داوای خراپە و خراپەکاری لێ بکات بەڵام ئەو کەسە هێندە لە خوا ترس بێت ترسی خوای گەورەی لە دڵدا بێت خوای گەورە بناسێت بزانێ بەسەریەوە چاودێرە فقال إني أخاف الله ئەو کەسە بڵێ من لە خوای گەورە دەترسم لەبەر ڕەزامەندی خوای گەورە و لەبەر ترسی خوای گەورە و سزای خوای گەورە ئەو کارە ناکەم ئەو کەسە یەکێکە لەو جۆرە کەسانەی کە لە ڕۆژی قیامەتدا لەژێر سێبەری خوای پەروەردگاردا حەشر دەکرێت